بەڕێز کاک نیسان نۆدینان ئەندامی ڕێبەری حزبی کۆمونیستی کرێکاری پێما لە پشێڵە ئەگەر هاوڕێنمان لە وتاق فەرمان بێنە سەر بڵێ کاک نیسانم کاتت باش زۆر سپاس دەکەینەوەی کە بەشداریتان لە بەرنامە ڕاستەوخۆیدا کرد. زۆر سپاسانەکەم ماندوو نەبن. زۆر سپاسیەوەش دەکەین. کاک نیسان ئەگەر بینە سەر خودی ئەم بانگەوازە بەڵام پێشەوەی کە بڵم باز لە بانگەوازەکە بکەین وە گرنگی ئەم بانگەوازە بکەین بەڵام بینە سەر خودی کۆماری ئیسلامی خۆتان زۆر باش ئاگادارن کۆماری ئیسلامی سیاسەتەکانی ڕوو بە دەرەوەی هەموو شکستی هێنا ئەگەر لە ناوخۆش چاوی لێ بکەیت جگە لە ئابوووریەکی دارما و توانایی هیچ یەک لە ویست و داخوازیەکانی ناو کۆمەلگای نییە بەڵام سەرڕای هەمووی ئەمانە دەست دەبا بۆ دەرکردنی حکمی سزای ئێعدام. ئێمە ئەوە بەڕێستان چۆن یەخوێنەوە؟ خب ئێمە ئەمانەیە ئەو توانایی هیچێکی نییە لەباری اقتصادی و لەباری وەزیەتی ژیانی کۆمەڵانی خەڵکۆ لەباری ئارایشی ناو خودی جمهوری ئیسلامی تاوای ئەوانە حاڵەتێکی فەلەج کنەندە هەیە ئەوە گەرەێکێ بۆ ئەو حاڵەتی فەلەج کنەندەوە هەیەی لە نیزامە خۆی ڕابگرێ دەسەداتە ئەعدام و دەستگیری و تهدیدی کۆمەڵانی خەڵک. ئێمە ئەمانەوێ ئەمەیشێ لێ وەربگری بە تۆری واقعی ئەوە کە تواناییە بە ئەعدام ئەیکا بە سەرکوبێکا گەرەکمانە ئەوەیە لێ وەربگرین و معنای ئەم اعترازاتە کە ئەوە زیاتر لە 2 حوتووە لە داخلی ئێرانە لە شارەکانە لە دەرەوەی ئێرانە لە هەموو لایەکە حالە جەرەیانە ئەو هەدەفەیە کە ئەو ئەبزارە ئەو وەسیلە و ئامرازەکە سەرکوب و ئەعدامە لێ وەربگرین و ئەمە کاری ئێمەیە و کەوتوینە سە ئەو دەورە هاي لە موقعیەتێکە اعترازاتی کۆمەڵانی خەڵک بە تایبەت لە بەستەری ژنی ژیان ئازادیە کە لە 1401 بە ئینقلابی ژینا مەحسا ئەمینی بە قەتڵ حکوومەتی مەحسا دەستی پێکرد ئێمە واردی ئەو دەورە بووین بە تۆری واقعی ئێوە بە دروست ئیشارەتان پێکرد جمهوری ئیسلامی موقعیەتێکی فەلەج کنەندە هەیە توانایی جوابدانەوە بە خاست و ویستی کۆمەڵانی خەڵکی نییە ناو خۆیان زۆر شپرزە لە ترۆری یەکترۆ بگرە هەتا ئەوە کە نیروهای نیابەتی کە ئەیود من ئیقتداری منتەقەم هەیە تێکشکاوە تا ئەوە کە ئەیانوت کۆمەڵانی خەڵک ڕۆژشماریەکەن بۆ قانونی حیجاب و عیفاف ئەمە لێ وەرگیراوە شکستێکی گەورەی خوار بە تەواوی ئەو وەزیەتە نالەبارەوە ئێمە ئیمڕۆ لە دەرونی نظامی جمهوری ئیسلامیە ئەیبینین ئەمەیە ئەم ئەبزارە هاوەدەسیۆ و ئێمە ئەمانەوێ کۆمەڵانی خەڵک ئەیانەوێ ئەمەیە لێ وەربگرن مەسەلەی ئێعدامە و لەغوی مجازاتی ئەعدام و ئازادی زندانیانی سیاسیەکە ئێوە خۆتان شاهدنەوە چەند مانگە لە زندانەکانە سێشەمبەهای ئێترازی هەیە ئەوە چەند مانگە کارزارهایەکی زۆر قودرەتمەند دژ بە ئەحکامی ئەعدام وجودی هەیە ئەوە زیاتر لە 2 هەفتەیە کە لە ناو فعالینی کۆمەڵایەتیە کاریگەرانە ژنانە بەشهای جۆرا و جۆری جامعە معلمانە لە هەموو شوێنێکی ئەو جامعە بەیانیە دەرەچێت کە زیاتر لە 3400 نەفەر ئەلامیاندا و بەیانیانداوە و ئەحکامی ئەعدامیان محکوم کردووە بە تایبەت حکمی ئەحکامی مجازاتی ئەعدام بۆ پەخشانی عەزیزی و وەریشەی مرادی ئێمە ئەمانەیە ئەو سەنگەریشە فەت بکەین. زۆر باشە کاک نیسان ئەگەر بینە سەرم بانگەوازە ئەم بانگەوازە زۆر بە دروستیش دەرکرا و زۆرێک جگە لە کەسایەتیەکان زۆرێک لە لایەنە سیاسەکانی تریش پشتیوانیان لەم بانگەوازە کرد پێم باشە لە پێشدا پێم بڵێ گرنگی ئەم بانگەوازە لەم بارودۆخە مێژوو کۆمەڵاتی کە بۆ خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا چیەوە تا چەندە گرینگە چیتر ڕێگە نەدرێت کارێ بکرێت لەوە زیاتر ڕێگە نەدرێت کۆماری ئیسلامی ئاو بەڕاحەتی دەست بەرێ بۆ دەرکردنی سزای ئێدام. بەڵێ ئەم بانگەوازە گرنگی هالەوە کە ئەوەڵەن لە پێشەوە کۆمەڵانی خەڵک هەروەک ئیشارەم پێدا بە بەیانیەکانیان بە ئێترازاتی وابوویانە کە هاوبەش لە جنبشی ژنان زیاتر لە 1000 نەفەر بەیانیانداوە هەروەک ئیشارەم پێکە 3400 نەفەر لە بەشای جۆرە لە وەکیلۆ بگرە تا کاریگەر و معلم و پەرستار و فەرهەنگ و هونەر و ئەدەب و
هونەرمەند و ئەوانە ئترایاندا گرنگەکەی هالەواکە بە تێکرا کۆمەڵانی خەڵک خەریکن بەرابەر بەم مجازاتی ئەعدام ڕاوەست بە گرنگی ئەم ئێتسابە بە نەزەری من ها لەوێ کە ئەمانە کۆ کاتەوە و ئەیکا بە ئاعترازێکی میلیۆنی خودی ئاعتسابەکە ئەبێتە ئاعتسابێکی میلیۆنی لە چەندین شاری کوردستانە و ئومیدوارین لە دەرەوەی کوردستانە کۆمەڵانی خەڵک پێیوەست بن و ئەم جارە بە نەزەری من مهمە کە ئەم ئاعترازەکە ئاوا بە شکلێکی بربڵاو خەریکە ها لە جەریانە بەم ئاعتسابە گرنگەکەی هالەوە متشکل بێ بێ ئاعترازاتێکی میلیۆنی و ئێمە شاهدی بێسا ئاعتسابێکی موفق بەم ئامانجۆ ببین بۆ لەغوی مجازاتی ئەعدام بەتایبەت لەغوی ئەحکامی مجازاتی ئەعدام پەخشانی عەزیزی و وەریشەی مرادی. زۆر باشە کاگسان ئەگەر ئەم مانگرتنە سەرکەوتوو هەرچەند دیارە هەموو مانگرتنەکان تا ئێستا سەرکەوتوو بوو یانی وا بڵێن مانگرتنێکی سەرکەوتوو هەمەلایەنە چەندە لە بەرژەوەندی بزوتنەوەی شۆڕشگێڕانی خەڵکی کوردستاندایە و بڵین لە بەشی سەراسەرێکەشی بەڵام ئێستا باس لە کوردستان دەکرێت وەچ پامێکی تێدایە بۆ نەیارانی پەیامی ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک هەروەکەوەی شارەتان پێدا لە کوردستانە ئەتساباتێکی زۆر بوو ئەتساباتی عمومی زۆرمان هەبوو بەتایبەت لە هەر دەورەی 58ەوە بەولا هەتا ئەتسابی مردمی مەهاباد و شارەکانتر بە قەتڵی حکوومەتی هاوڕەیەکی کۆمەڵا هەران یەک ناوەکەم لە بیست چووە دەها ئاعتراز و ئاعتساباتی جۆرابجۆر بەتایبەت 5-6 ئاعتسابی ئێمە مۆفەقمان لە دەورەی ئینقلابی ژینا بووە گرنگیەکەوەیە کە کۆمەڵانی خەڵک بە تێکرا عەکسول عەمەڵ نیشانەدەن و بێزاری و ڕزایەتی میلیۆنی خۆیان نیشانەدەن ئەم ئاعتسابیشە بە نەزەری من ئاعتسابێکی سەرکەوتووە بێ بەڵام ئەوە تەوەقعی ئێمەیە ئەوانەوە فەراخانمان داوە وانەوە ئەم تەجاربی زۆر گرنگی ئاعتساباتی ڕابردوومان هەیە و باسمان لێ کردو ئەوەیە کە ئەمڕا فەراخانی ئێمە بە کارمەندانە بۆ معلمانە بە کاریگەرانی شارەداریە لە شارەکانی کوردستانە کە هەزاران نەفەرن بە کارمەندانی هەروەک ئیشارەم کرد دەوڵەتی و لەشکری و حکوومەتیەکە دەست لە کار هەڵبگرن و ئەو ڕۆژە ینی بەیانی چوارشەمە 3 ڕێبەندان نەڕۆنە سەرکار مەدارس تعتیل بێ دانشگاکان تعتیل بێ ئێمە ئەتساباتی زۆرمان بووە کە بەخۆشیەوە بازاڕیان و کەسەبە استقبالێکی زۆر گەرم و سەمیمانە و باشیان لەم ئەتساباتە کردووە بەڵام تەوەقعی ئێمە ئەمڕاوەیە با تەوەجۆ بەوە کە ئێمە جوڵانەوەیەکی زۆر گرنگ هالە دەستورمانە لەغوی مەجازاتی ئێعدام باتەوەجۆ بەوە کە ژنانی شۆڕژگێڕی شاری سنا 26 دەیمانگ ئێترازێکی زۆر زۆر بێنەزیر و باشکوهیان لە دەرگای ئستانداری شاری کوردستانە لە شاری سنا بەرگوزار کرد و خواهانی لەغوی مجازاتی ئێعدام و لەغوی مجازاتی ئێعدام بۆ پەخشان و وەریشە بوون ئێمە تەوەقعمانەوەیە کە بەشهای جۆرا و جۆری جامعە داوایان لەکەین بەتایبەت کارمەندان معلمان کارگەرانی شارەداریەکان دانیشتووەکان مەدارس تەواوی ئەوانە بە تێکرا تعتیل بێ وەک کولەن جوابێکی میلیۆنی لە سەتحی سەراسەریە بەم بێسە ئەحکامی مەجازاتی ئێعدامۆ بدرێ بە نەزەر من ئەو وەختە وەکو ئەتساباتی ڕابردوو سەرکەوتوترە بێت و ئەم ئەتسابە و فەراخان دراوە هەروەکەوە ئیشارەتان پێدا لەلایەن سازمانهای 6 سازمانی سیاسی لە کوردستانە و چەند سازمان و حزبی کۆمونیزمی کارگەری و حزبی کۆمونیستی ئێران و تەواوی ئەوانە فەراخاندراوە شخصیەتهای جۆرا و جۆری جامعەی کوردستان لەمە ئەتسابە فەراخانە حمایەتیان کردووە لە ناو ژنان جنبشی ژنانە جنبشی کارگەریە فعالینی جۆرا و جۆر حمایەتیان کردووە بە نەزەر من بە تێکرا ئەتوانین ئەتسابێکی موفقمان بێت و ئەم ئەتسابە لە گرەوی ئەوە تەواو بەشهای جامعە
بە تایبەت هەر وەک ئیشارەم پێدا بازار و کاسبکارەکان تەحتێڵیەکەن، کارمەندان، معلمان، کارگەرانی شارەداری بە دەرەجەیە کارگەرانی دەرمانی ئەگەر لە ناو خۆیانە شیفتی تەحتێڵی کاری پزیشکیە تەئەمین بکەن بۆ حفزی گیانی نەخۆشەکان. تەواوی ئەوانە بە نەزەر من تەوەقۆی ئێمە تەواوی سازمانەکان ئەوەیە کە کار تەحتێڵ بکەن و بەم ئێحتسابە پەیوەست بن و ئێحتسابێکی زۆر باشکوه و بێنەزیرمانەوێ دژ بە مهمترین خاستێ کە جمهوری ئیسلامی بۆ سەرکوبی جامع بەدەستیەوە گرتووە و هیچی نەماوە بێژگە لە ئێعدام و سەرکوب و تهدید. ئەمەیشیە ئەبێ بەم ئێحتسابە موقعیەتی متەزەلزلتر بکەین، زەعیفتر بکەین و قەدەمێ خۆمان قودرەتمەندتر بکەین بۆ لەغوی مجازاتی ئێعدام. کاگنسان وەکو دووە پرسیار زۆر باس لە کەسایەتیەکان هات و خۆشتان ئاماژتان پێدا زۆری لە کەسایەتیەکان نووسەران شاعران ئەمانە هەموو خۆیان هاتوونەتە پشت ئەم بانگەوازە و حمایەتیان لێ کردووە. دەورێکی بەرچاو دەجێڕن کەسایەتیەکان، شاعران، نووسەران، ئەمانی کە بەناوبانگن. ئەوەی کە خۆتان بە دروستی ئاماژتان پێدا ئەمە فەقەت ڕوو لە بازاڕیان نییە، دەبێت ئەم بەشەی دیکەش لە ئیدارات و کەوانی کە بە خۆت بە دروستی ئاماژەت پێدا. چاوەڕوانیتان لەم بەشە لەم کەسایەتیەکان لە نووسەران، شاعران ئەمانە چییە بۆ ئەوەی کە مانگرتنێکی گشتگیرتر بێت؟ ئەمانە هەمیشە دۆرێکی گرنگیان بووە بە دەلیلی موقعیەتێکی مەحبوب لە ناو جامعە هەیەە، لە ناو بێسڵاح کەسهای ڕشتەی ئەدەب، هونەر، شاعرەکان، هونەرمەندان، تەواو خوانندەکان کە کەم نین بنیامگەری مەحبوبی جامعەن، ئەمانە هەمیشە دۆرێکی گرنگیان بووە و ئێمە هەمیشە دەور و نەقشی ئەمانمانە لە ئێعتساباتە، لە مەراسمهای جۆرا جۆری ڕۆژی جەهانی ژن، ڕۆژی جەهانی کارگەر، فستیواڵی کودەکان تەواوانە بینیوە و جامعەی کوردستان بە تایبەت بە نەزەر من یەکێ لەو ستونە قەویانەوە هەیەتی و نقطە قودرەتی جامعەی کوردستانە ئەم نیروەیە کە بریتە لە نیروی پێشڕەوی ژنان، کاریگەران، فعالینی حقوقی منداڵان، فعالینی حقوقی ساڵمەندان، شاعر، نوویسەندە، ژینگە پارێزان کە هەمیشە نەخشێکی مهمیان بووە لە جامعە و تەواوی ئەو ئێعتساباتەوە ئێمە شاهدی بووین و موفق بووە و جوابێکی گەورەی نەی مردم و کۆمەڵانی خەڵک بە ئێعدام و سەرکوبی جمهوری ئیسلامی لەلایەن ئەمانە هەمیشە تەقویەت کراوە و فەراخانی ئەوانە ئێمە وەختێکی کەممان بەدەستەوە ماوە. هەر ئیمڕۆ تا ئەو شەو بەیانی لە بە تایبەت لە میدیای اجتماعیە هەروە خۆیان ئەڵێن لە ئینستاگرامە کە قابلی دەستڕەسە بۆ کۆمەڵانی خەڵک لە میدیای اجتماعی کەڵک وەربگرن و ئەم فەراخانەی ئەوانە تەئسیری هەیە ئەم فەراخانانە زۆرتر بکرێت. هەمیشە نەخش و دەوریان بووە و تەوەقۆی ئێمەش لەوان هەر ئەوەیە کە تا ئیسە ئەنجامیان داوە. ئەم جارە بە نەزەری من ئەبێ ئەمان ڕووش بکەنە بەشێکی زۆرتر لە جامعە هەروەک ئاماژەم پێکدا بەتایبەت ناو کارمەندان و معلمان و مەدارس و کاریگەرانی شارەداری کە کەم نین هەزاران نەفەرن دەست لە کار هەڵبگرن و لەم ئێعتساباتە ئێعتسابی عمومی کۆمەڵانی خەڵک دش بە شنیعترین عملی جمهوری ئیسلامی کە مجازاتی ئێعدامە بەتایبەت بۆ بەرگری لە حکمی مجازاتی ئێعدامی پەخشانی عەزیزی و وەریشەی مرادی بێنە مەیدان و دەورەیەکی تازەیە بە نەزەر من ئەمانەتوانن نەخش و دۆرێکی زۆر مهمیان ببێت، چون ئێمە ئینقلابی ژنیان ئازادی و دەستاوردهای ژنیان ئازادی ها بە دەستمانەوە و ئەمە ستونێکی گەورەی محکەمە، کۆڵەکەیەکی محکەمە کە ئێمە لە 1401 بەولاوە دروستمان کردووە بە فداکاری و بەکاری تەواوی و ئەقشارانە و ئێوە ئیشارەتان پێداوە من ئیشارەم پێکرد بۆ ئێعتساباتەوە بۆ ئێترازاتە کە لە جامعەی ئێرانە لە سەتی سەراسەری و لە کوردستانە بەدەستمان هێناوە. ئەم دەورە ئەو نەخشە و جایگای مهمیە وەک ئێوە سوالتان کرد گرنگیەکەی هانەما کە ئەم ژنیان ئازادیە بە لەغوی مجازاتی ئێعدام بە تێکڕا بەم ئێعتسابە قەدەمها بووینە بەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاگنیسان نودینان ئەندامی ڕێبەرەی حیزبی کۆمونیستی کرێکاری. سپاس بۆ بەشداریتان.
نیش لە ئێوە تەشەکوڕەکەم بۆ ئەو بەرنامە باشتانە بۆ سەرکەوتنی ئەتسابێکی پیرروزمند. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشان.